کۆلیژ تەکنیکی بەس پەیمانگا پەیمانگای پەیمانگای تەکنیکی بوو چەند دڵت خۆشە بەوەی دەرێ هەفتەی نابستان زۆر دڵخۆشین زۆر پێمان خۆشە و پێمان خۆشە بەرەو پێش بکەیتن و دەرێ زۆر پێمان خۆش دەوێت بە بەردەوام بیدن و بەرەو پێش بکەویتنی ئێرکوانە و هەموو ساڵێ شتیوا بکرێ هەتا بە هەموو جیهان پەیمانگای نابستان و هەموو جیهان بێرکوانە دەرە هیچ جێیەکیش نابتەوە ئێرکوانە دەرێ هەموو شتەکان هەموو بەباشی باشە شتەکان باشە بەس دەرێ هەتا ڕادەیەک دابین کرایە بەس دەرێتن بینایەکەی زۆر بچووکە لە بەرەوەی ئێرکوانە حەزانە بووە دەربینایەکەی زۆر خۆشترە ئێکەچی دەرێ خۆشترە ئێکەچی نوێتر دروست بکرێ و جێیەکی باشترمان بدرێتێ ئەوە دەرێتن دەرێ پێشمان خۆشە زیاتر پەرەمان پێ بدەن و پێداویستی زیاترمان لە بۆ دابین بکەن